محمد حمید یه کوبانی یه 13 سالی که دیمن شوات بدناوی که در اکران روداوی دا بلاو ببون همو دنیا هجاند بو ای روز پیامنیر ما مهدی فرج را گوتی او دخوازه دل بخوین مببینه سوز محمد لنا خوشخانه تیم زیارت ده دو دسپیکا بولتنه دا ما خبرین باش لسر محمد گهاندن او هم محمد سریکانیه هم جی محمد کوبانیه مالبات داوی جی سریکانی کوچبری جی کوبانی کوچبری سریکانی ببو ولور د بمباران ترکیه دا جی بگرانی بریندار ببو و دمه ما دا اکران روداوی دا محمد دناوا شوات دا دیت بو لینها امی محمد کی دم ببینن نها امی کنه لسر لیوی ببینن مهدی و کامرامان خود چونه جم محمد لنا خوشخانه لحاله وی پرسین روشاوی باشه او سدو دروجان لفرنسا دهات درمان کرن جسدی چل بدناوی شوتی بو باوی محمد دبیجه دماکو سروک بارزانی قرینا محمد بهیست بیرا آخفی تلفون جیرا وکر و جیرا گوتیه جبو درمان کرن وی زاروک جوان چوار خواستن او آماده نبکن محمد جی جروداوی را چه دبیجه من بیریا روجاوی کرسانی کریه من بیریا کولان باجار خو کریه بیریا دبستان کریه بیریا حوالین خو کریه بیریا حوالین خوین زارو کریه اف دمک بو کو او جبر برین خود دنالیا لی شکر محمد هدی راحت به دخل الكلمة تحملها بالبرنامج بيرا دخل أشخاص بتم قارون چارەسەری پێویستی بۆ کراوە بەڵام هێشتا شوێنی برینەکانی دیارن و ئازاری دەدەن محەممەد ئەو منداڵەی ڕۆژاوای کوردستانە 5 مانگ لەمەوبەر لەبەر ئازارەکانی جستەی هاواری لێبەرز دەبووە بەڵام ئێستا ئازارەکانی سوکترن و پێدەکەنێت چل لە سەدی جستەی سوتا بوو بۆ چارەسەر 102 ڕۆژ لەگەڵ باوکی لە فەڕەنسا مایەوە حەزەکەم فەکەم کۆبانێ وەک کەڤاڵێ خۆ بۆرە بلیزم ئەس ئانەش کۆبانی غەریب بوومە پڕ لێ غەریب بوومە ئەتخوازم هەن دبستانێ خۆرەوانە بلیزم برینێتە چاوەیە باشترە ڕەوشان باشە ji berê başira spas بۆ خودێ ڕەوشەم ئانە باش ئەتخوازم هین باشتر بێ گەرماوی ji مرۆڤ بێ ji بۆ کە دەرکەم دەرڤە هاواری محەممەد لە تاو ئازارەکانی دەنگدانەوەیەکی جیهانی گەورەی لێکەوتەوە سەرۆک بارزانی بە دوای هاوارەکەی هاتوو بۆ چارەسەرکردن نردیە فەڕەنسا ئێستاش لە باشووری کوردستان چاوەڕێی تەوابوونی ڕێکارەکانی گەڕانەوەیەتی بۆ ڕۆژاوای کوردستان زۆر سپاس سەرۆک بارزانی دەکەم بەرگ ئەلە تلتەمرێ بووم تیلەفونەمە کردن گوتەکانی کوڕێ خۆ بمەگینی ئەم کوڕێت تا عیلاج بکەن من محەممەد هانی کوردستانê îlaca Mihemed me îlac kir rakirin paytexta Fransan محەممەدی 13 ساڵان لە 11 مانگی دەهی 2019 لە سەرەکانی بەهۆی بەردەوامانەکانی سەر ڕۆژاوای کوردستان جستەی سوتا لە فەڕەنسا حوت نەشتەرگەری جوانکاری و پێستی بۆ کراوە ئێستاش لە باشووری کوردستان چارەسەری پزیشکی بۆ دەکرێت وە لەژێر چاودێری پزیشکیدایە دوای وەرگرتنی چارەسەری تەندروستی پێویست بۆ محەممەد ڕەوشی تەندروستی باشترە هەروەها دڵخۆشتریشە بەڵام کارتێکردنی ئەو هێرشەی سووتانی لەسەر لەشی محەممەد تا هەتایی دەمێنێ بە جۆرێک لە کۆتا ڕیپۆرتی پزیشکی کە لە مانگی 2 ئەمساڵ لە نەخۆشخانەیەکی نەوڵەتی فەڕەنسا دەرچووە نووسراوە نابێ محەممەد بەرتیشکی هەتا و گەرمی هەتاو بکەوێ ئەمەش بەمانای ئەوە محەممەد ئەم کارتێکردنی لەسەر دەبێ تا لە ژیان مابێتەوە مادی فەڕەج ڕووداو هەولێر